چینە کۆتا تەوەری بەرنمەکە کە ئەویش هەر بابەتێکی گرنگەوە پەیوەستە بە ژیانی ڕۆژانەی هاوڵاتیانەوە ئەوەی کە لە ماوەی ڕابردووە بینیمان کە چەند جارێک نرخی بڵێن مریشک و نرخی ئەو مریشکەی کەێتە ناو بازارەوە زیای کرد. ئێستا خاوەن چێلگە پەلەوەریەکان لە ڕێگەی کۆمەڵی چێلگە پەلەوەریەکانەوە دەڵێن کە بەهۆی بەرزبوونەوەی نرخی علەف لە بازارەکانە ئەوان زیانی زۆریان پێگەشتەوە. باز لە زیانێکەکەن ئەڵێن لە جەژنی قوربانەوە تا ئێستا 500 هۆڵی مریشک فرۆشە هەر هۆڵێک 30 میلیۆن دیناری زیان کرد. یعنی ئەوان ئاماژە بەوەکەن کە زۆرە زیانەکە واگاتە 15 میلیارد دینار کە زیانیان بەرکەوتووە. بۆیە داواکارن کە ئەم بابەتیان بۆ چارەسەر کرد. ئێمە ئەمڕۆ ئەم بابەتە گفتوگۆ دەکەین لەگەڵ بەڕێز جەمال حسێنوالی کە بەڕێزیان بەڕێوەبەری سامانی ئاژەڵە لە سلێمانی و میوانە لە ستۆدیۆ. کاک جەمال بەخێر بیت. زۆر سپاس کاگران. با بزانین ئەو بابەتی کە باسییان کردووە لە دوار ڕاگەیەنداویانە چێلگە پەلەوەریەکان ئەو زیانە بۆ بەڵێ دیارە خۆتەزانی وە زۆر جار باسمان کردووە پرۆژەکانی پەلەوار بە تایبەتی پەلەوەری گۆشت یەکێکن لە پرۆژە گرنگەکان لە ئێستا لە هەرێمی کوردستانەوە گەشەیەکی زۆر باشی بەخۆیە بینیوە. بەڵام بەداخەوە هەموو ئەو زیانیانەی کە لە کەرتی کشت و کاڵەکەی بە تایبەتی بەر کەرتی پەلەوەرەکەوێ. بۆچی لە ماوەی پێشوا گەر بینیمان پێش جەژنی قوربان ئەو بوو سعری مریشک بە جۆرێ بەرز بووە گێڕامانەوە بۆ ئەوی کە بابەتی ئالی گرانە بە شێوەیە کە نرخی تێچوون بەرز بووی بۆ مریشک هەر لەم بەرنامەوە لە کەناڵ کورسات باسمان کرد. بەداخەوە ڕکودێکی زۆر ینی بازارێکی ئێستا بواری گۆشتی پەلەوەر زۆر لە دابەزینایە و سعری ئالیک هەر بەو جۆرە ماوەتەوە. واتە تۆ تێچوون بە هەمان تێچوونی پێشووە بە هەمان تێچووە. بەڵام فرۆشتنی گۆشتەکە فرۆشتنی مریشکەکە لە بازارە بە ڕێژەیەک دابەزیوە نرخی تێچی خۆی نییە. ینی لە بیرمان نەچێ لە ئێستادا 3000 بەرەو سەرەوە نرخی تێچی مریش کیلۆیەک مریشکە لە ئەلف بە ڕێژەیەکی زۆر گران بووە. ئێستاش هەر لەو گرانیە ماوە. بەڵام بۆ چارەسەری ئەمە وەزارەتی کشت و کاڵ هەنگاوی هەڵهێناوە ینی بۆ ئەم گرفتە گلەی زیاتر کێلگە پەلەوەریەکان زیاتر لە کارگەکانی ئالیکە کە نرخ بە بەرزی هەتا ئەم لە حزەیە نرخی بە بەرزی ماوەتەوە لە نرخی ئالیک لە کاتێکیشە پێکهاتەکانی ئالیک مەوادە سەرەتایەکانی ئالیک نرخیان بە ڕێژەیەکی باش دابەزیوە. ئەویش بەهۆی ئەو ڕێکارانەی کە وەزارەتی کشت و کاڵگرتیە بەربەهێنانی مەوادە سەرەتایەکان و فریکردن و دەسەڵاتدان بە بەڕێوەبەراتە گشتیەکان لە پارێزگاکانە ئەمانە هەنگاوێکی باشون کە بوونە هۆی ئەوەی دابەزانی نرخی پێکهاتەکانی ئالیک. بەڵام بەداخەوە ئەو گلەی ئەوان لەگەڵ خاوەن کارگەکانی ئالیکایە کە نرخیان بە بەرزی هێڵاوەتەوە. بۆ ئەمە بەستا ئێمە ئێستا لەسەر فەرمانێکی بەڕێز جەنابی وەزیر خەریکی ئامادەکاری کۆبوونەوەیەکین لەگەڵ کارگەکانی ئالیک بە ئامادەبوونی هەموو لایەنە پەیوەنددارەکانی سنووری پارێزگا هەر لە پارێزگاوە لە قایم قامێت و لە چاودێری بازرگانی و لە ئاسایشی ئابووری خەریکی ئامادەکارین بۆ ئەوەی کە بتوانین ئەوانیش دەوریان هەبێت لەوەی کە باری سەرشانی خاوەن کێڵگەکان جۆرێک سووک ببێت. باشە ئەو نرخە ئەوەی کە تۆ باسیەکەی لە نرخی بەرزی ئالیکە ئەوەی کە ئێوە قسەتان کردو لەگەڵ کارگەکانی ئالیکاوان ئەڵەن چی؟ یعنی بەڕێریان چێ بۆی کەم نرخار بە بەرزی ماوەتەوە؟ دیارە من نایشارمەوە کارگەکانی ئالیک هەر جۆرێک هەر یەکیان جۆرێک لە تەفسیری هەیە. خۆ ئەوانش پرۆژەی گرنگوە پرۆژەی استراتیژین لە هەرێمی کوردستانەوە بڕڕێی پشتی ئینتاژن. بەڵام گلەیەکە ئەوەیە نرخی تێچوو پێکهاتەکان کە ئەچێتە نرخی کیلۆیەک ئالیکەوە ئێستا ئەو پێکهاتانە نرخیان دابەزیوە. بەڵام نرخی ئالیک هەر بە بەرزی ماوەتەوە. ینی گرفتەکە لەمەدایە تۆ دەبێ نرخی ئەو ئالیکی ئامادەکراو بە پێی ئەو نرخی ئەو
پێکهاتەکان دەبێ بێنیتە خوارەوە ئەمە بە بەرزی ماوەتەوە ئێمە گفتوگۆکەمان لەوەدا ئالی کارگەکانی ئالیکیش دیارە مبەڕری خۆیان هەیە لە هێنا با کۆبوونەوەکەکەین تێ ئەگەین کە ئەوان هەرچەند ئێمە زۆر گفتوگۆمان هەیە لەگەڵیانە بەشێکیان خاوەن ئالیکەکان لەگەڵ ئەوان کە بە ڕێژەیەک بێتە خوارەوە کە سوود ئەوان چیڵێنە کارەبایان گرانە چی تێچوو گواستەوەیان گرانە بۆ کارگەکانی ئالیک بەڕاستی هەر بە بڕیارێکی وەزارەت و هەوڵ و ماندووبوونی جەنابی وەزیری کشت و کاڵ کارەبا بۆ ئەو پرۆژانە زۆر دابەزیوە لە 130 دینارەوە بۆیان بووە بە سینێ بەعکسەوە هینیان ینی دابەزینیان بۆ بکراوە ینی لە 130 دینارەوە بۆیان کراوە بە 30 دینار کە بێ ئەمانی ژەوانە لە بەرچاو گرن بە هەموو شێوەیەک داوای هەر تەڵەبێکەن ئێمە بەرەو ڕوویان ئەڕۆین و هیچ ڕێگرتیان هەش پشگیری هەر شتێکیان بێ ئێمە پشگیریان دەبێت ئەوانیشانی هاوکار بن لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان و خاوەن کێڵگەکان بۆ ئەوەی زیاتر ئەم کەرتە نەڕوخێ بەڕاستی و ئێمە ئیشەڵا هیوادارن کە ئەو کۆبوونەوە بتوانین نەتیجەیەکی باش بەدەست بێنین لەگەڵ کارگەکانی ئالیکە و خەریکی ئامادەکارین کە هەبێ هەموو هاوکار بین بە ئیعلامەوە بە دام و دەستگاکانە چونکە ئەم بەرهەمە بەرهەمێکی ناو خۆیە زۆر دەبێ ئەمە بیپارێزین بە هەر شێوەیەک بێ هیوادارین کارگەکانی ئالیکیش وابێ هەرچەند نرخی ئالیک من بۆ خۆم لەگەڵ زۆر کارگا هەم لە سنووری سلێمانی هەم لە سنووری هەولێر ئەم لە سنووری گەرمیان قسە لەگەڵ زۆر کارگاکەم هەر یەکەیان جۆرێ لە موبەڕێ هەر یەکەشیان جۆرێ نرخی هەیە ینی نرخەکانیان جیاوازە بەڵام بە زانستی ئێمەش لە ئێستادا تەبعاً نرخی تێچوونی ئالیکمان لەلایە کە حەزەکەم لەگەڵ خۆیانە ئەوە بکەین کە تەنێ ئالیک چەنی تێ ئەچێەوە پێویستە چەنە بێ نامانەوێت لێرەوە بێڵێنان بەڵام هیوادارم ئەوانش هەر هاوکار بن باش کاک جەمال لە پڕەکا بینین نرخی کیلۆ مریش جاری وایە نزیکە بێتەوە لە 4000 جاری وا هەیە دا ئەبەزێتەوە دوونی ئەو بەڵێ سعرانە ئابینێ بەخۆیەوە ئەم بەرز و نزمیە چی بۆ سعرێکی مەسە ئالیکەکە بەچەنە تێچۆکە بەچەنە نرخێک کە نزیک بێ لەوەی کە نا ئاڵێ نەشیش بسووتێ نەکەبە کاغرانج مەسلەی بە بازارکردن یەکێکە لە مەسەلە گرنگەکان ئەمڕۆ لە جیهانی بازرگان لە هەموو دنیادا یەکێ لەو شتانەی کە بازاری زۆر ناڕێکە مریشکی خۆماڵیە مریشکی خۆم بازاری خۆمانە باز نرخی مریشک بە هەموو شێوەیە ئێمە ناتوانین بە زیندوی بە هیچ ئەگەر ئەو گرفتانەشی نەبێت ناتوانانی بە زیندوی نرخ ڕابگری چونکە بەخێوکردنی مریشک مدەیەکی هەیە لەو مدایای فرۆشی تیان نییە تا چاوەڕێکی بڵی بەردەوامە وەختێک تو ئەتوانی نرخ ڕابگری کە لە سەربڕینخانەکان سەر ببڕێن لە سەربڕینخانەکان سەربڕێن لە کۆگای هەڵگرتن هەبێ بە پێی وەرز و بە پێینەکان بەوە ئەتوانی سعر ڕابگری بەشێکی تر تەسیری بەداخەوە یەکێک لە هەڵەکان من زۆر جار لەگەڵ ئەوام ئێمە دەبێ بازاری خۆمان بەهێزکەین دەبێ واز لەوە بێنین پرۆژە دروستکەین بە خەیاڵی ئەوەی کە بینێرینە دەرەوە یام جنوب و خوار و عێراق بۆچی تۆ هەر کاتێک بازاری خۆت ڕێخست احتیمادی ئێمە بکەینە سەر بازاری خۆمان ئەتوانین جۆری هاوسەنگی دروستکەین بازاری خۆمان بەچی ڕێگەخرێ بازاری خۆمان بەشێکی پەیوەندی بە خاوەن کێڵگەکانە بەشێکی پەیوەندی بە مەزەرەکانە بەشێکی پەیوەندی بە حکوومەتەوە هەیە وەکو هەموو بەرەبوومێکی کشت و کاڵی ئەبێ هەنگاو هەڵبگیرێ هەرچەند ئێستا هەنگاو دراوە بۆ ئەمە هەنگاو ئەم مریشکانە سەر ببڕێ ئەم مریشکی بەستوی قاچاخە نازانم هین هەر وڵاتانە دەبێ واز لەمە بێنێ هەموو دام و دەستگایانی کە لە هەرێمی کوردستانە لە کاروباری کۆمەڵەتی سژنەکانە تەندروستیە پێشمەرگەیە هەرموو ئەسەساتێ نەخۆشخانە ئەهلی و حکومیەکانیش بن پێویستە ئەمانە وا بکرد ئەمانە هەموو ڕۆژانە خواردن دروستەکرێت لە شوێنەکانیان لە پێویستە واز بهێنرێ کە ئەم مریشکی بەستوی خۆماڵی لە مەزەرەکانی خۆمانەوە سەر بهێنرێ ئەمە جۆرێک لە بازارە و زۆر جار ئەو نرخە کە ئەبینین پەیوەندی بە جۆرێ لە ناڕێکی تێکردن ئێمە زۆر جار بەخاون لە ڕووی زانستیەوە پرۆژەیەک دەبێت لە ساڵێکە چوار وەجبە بەخێو بکە بەداخەوە زۆر جار خۆشیان دەکەونە ئەو هەڵەوە کە لە وەجبەیەکە جۆرێ لە قازانجی تایە زۆرتری تێئەکەن وەجبەکانی تر زەرەرێتەوە تا ئیدخالی تێکردنی جوچکە لە ناو کێڵگەکان ڕێژەیەکی زۆرە عەرزەکەی زۆرە لە ئێستادا بازاری جنوبیش نییە خۆی ئێستا مریشکیان پێگەشتووە لەم لاولاش دەیهێنن ئەم بازارەشت نییە ئێستا ئەم بازارە زۆرتر پەیوەندی بەوەیە کە لەوێ فعلەن ئەو سعرەدا ئەبەزێت چونکە ئێمە عەرزەکەمان زۆرە
کاژەما بۆچی مەسەن ئەوەی کە لە ناو بازاڕەکانە ئەیبینین بۆچی مریشکی بەستووی ئەوکو خۆتەڵێ مریشکی بەستووی ناوخۆی نابین یعنی ئەوەی کایبینین ڕۆژانە بڵین ئەوانەی کە سەر بڕینخانەکان دەریەکەن یاخود خەڵک لە دوکانەکانەی کڕێ بە فرێشی ئەو دەقێ سەریە بڕێت و ئەیباتەوە ینی دوو ڕۆژی بەسەرا بچێتتر هاوڵاتی زۆرێک لە هینی لا دروسە بێڵە ئەم مریشکای تر کۆم بووە بۆچی ئەم تێڕوانینە خاوەن شێڵگەکانن ئەو تێڕوانینیان ناتوانێت دروستکەن یاخود بە بازارکردنەکەیەتی کە تێڕوانی نەگە بێ قەچێک ئەمە بریشکی بەستووە لاانێ لە ناو جەمیدێکە مایەک دوو مانگش بمێنێتەوە تەبیعی بێ بۆ خوارد بابەتێکی زانستیە مەسلەی بەستن و فرێش و بەزیینوی سەربرن هەمومان نەزانین سەحێتترین مریشک دەبێت سەر ببڕێ و ببەسترێ ینی ئەمە بابەتێکی زانستیە لە بەستنە کۆمەڵێ ئەو بەکتریانەی کە بە پلەی گەرمی نزم لە ناوە چن تۆ لە ناویان دەبیت ینی ئیتر خۆی زیاتر ئەم کە خەڵکی ئێمە ڕوو ناکاتە مریشکی بەست و بەشێکی پەیوەندی بەوەیە ئێمە ڕغبەی شتێکەیە لە زانستی دەواژن ڕغبەی مستهلیکی ئێمە ڕغبەیەکە زیاتر لەسەر مریشکی زیندووە هەتا لە دوکانەکە وەسێ خۆی بە دیارەوەسێ ئەمە ڕغبەیەکە واردیشەوە مەقبولیشە بەڵام دەبێت ئێمە تێبگەین مریشکی بەستوش مریشکێکی سەحی تەواو پڕکوالەتیە ینی ئەوانی خۆمانەڵێم من باسی ئەو مریشکە بەستوانە هاوردەکان ناکەم بەڕاستی چونکە سەرچاوی دیار نییە نازانین چۆن دێ من باسی مریشکی بەستووی هەموو هەرێمی کوردستان بە هەموو مەزەرەکان لەژێر سەرپەرشتی وەزارەتی کشت و کاڵ و سەحە و ئەو شوێنانەی کە پێویستە لەژێر سەرپەرشتی ئەوە بەرهەمی مریشکێنن لەبەرەوە جۆرێک لەوە شەیە لەوە ئەچێ کەم و کوڕیشە بێ لە مؤسساتا ئێمە زۆر قسەمان نەکردوێ لەسەر ئەوە کە خەڵک هۆشیاری دروست بکەین کە مریشکی بەست و بەڕاستی دەبێت پەنابین بۆ مریشکی بێ مریشکی بەستوو لە ڕووی سەحیوە باشترە لە ڕووی بازاری پێجێگیرە کرێ ئەتوانی بە پێی هەموو وەرز و کاتەکان خەڵکیش دڵنیاییەکی زۆر باشی هەیە کە ئەم مریشکە لە ناوخۆ سەر بڕراوەست ئەمە هۆکار زۆرم بۆ ئەوانە ئەمە با مریشکە بابەتێکی تر هەیە من حەزم کرد لەم تەوەرەیە باسی بکەم بابەتی ماسیە کێڵگە پەلەوەریەکانی بەخێوکردنی ماسی ئێستا لە هەرێمی کوردستان ئەڵێن پاشەکشەی کردووە ینی کەمتر بووەتەوە ئەمە بۆچی ینی هۆکارێک هەیە بۆی کە وای لێ هاتووە کە ماسی بەرهەمێنانی ماسی لە کێڵگەکانی خۆمان کەم بێتەوە بەڵێ دیارە خۆتزانی بەرهەمهێنانی حەوزی ماسی زۆر کۆن نییە لە هەرێمی کوردستانە ینی بابەتێکی تازەیە بابەتێکی تازەیە هەنێ بواری هەیە هەر ئێشتا لێرە هەر نەکراوەکە کە بەخێوکردنی ماسیە لە حەوزایام لە ناو پرۆژاوان بە تایبەتی ئەم ساڵ گیر و گرفتی گەورە بۆ پرۆژی ماسی بۆ هی وشکە ساڵیەوە یەکێک لە گرفتەکانی دابەزینی ئاوە نەمانی سەرچاوەکانی ئەو تەسیرێکی زۆر گەورەی کردووەتە سەر بەرهەمهێنانیان بۆ نمونە خاوەن حەوز هەیە حەوزی ماسی دا حەوزی هەیە لەبەر بێ ئاوی ئاوەکەی ئەو نەکەم بۆ تۆ ئیداری سێ حەوزی بۆ ئەکرێت دوو حەوزی بۆ ئەکرێت ئەماش ئینتاجی کەم ئەبێ بەشێکی تریشیان لە سەرەتاوە چونکە ماسی خۆت ئەزانی 5 تا 6 مانگ پەروەردەکردنی ئەوێ ئەنجا ئەگاتە ئەو وەزنی کە تۆ بتوانرێ سوودی لێو بینێ بەشێکیشیان لە سەرەتاوە کە نەیانتوانێت ئیدخالی ماسی بکەنە ناو حەوزەکانە لەوە بوو ترسیان لەوە بوو لە 8 دقە و هەر کاتێک بێ ئەم سەرچاوە ئاوی کە ئێستا هەیەی وشکەکە ئەمە بەشێ هۆکارن هۆکاری تریش هەیە نرخی زیادبوونی بەڕاستی نرخی ئالیکی ماسی ئەویش ئالیکی ماسیش بەڕێژێکی زۆر بەرچاو بەرز بووەتەوە ینی هەر شانبەشانی ئالیکی بوارەکانی تری وەکو پەلەوەر و گاوداریوانە ئەویش نرخێکی زۆر بەرزی هەیە ئەینا بەردەوام هەر تەڵەب هەیە بەڵام وشکە ساڵی تەسیری زۆری کردووەتە سەر دانەمەزراندنی حەوزی ماسی باش ئێستا هاوردەکردنی ماسی زۆرە لە دەرەوە بەڵێ دیارە زەمانێکی زۆر هاوردەکردن ڕاگیرا بوو بە تایبەتیە بازرگانی ئێمە ئەو کۆمپانیای کە ئەو کارانەیەکەن لە لای ئێمە زیاتر کە هاوردەکەن یانوێ لە ڕێگەی وڵاتی ئێرانەوە هاوردەکەین ماوەیەکی زۆر قەدەغە بوو بەهۆی بوونی نەخۆشیێکی ڤایرۆسی لە ئێرانە پاش نەمانێ و نەخۆشیە
وەزارەتی کشت و کاڵ کردیەوە بە فریش بەڵام هێنانی بەوەش کە کراوەتەوە ڕێگەداوە بە هاوردنی زۆر کەمە ینی تەڵەبەکاتی تەڵەبی هێنانی تەڵەب هێنانی ماسی کەمە ماسی زیندوو کە خەڵک خواستی لەسرە تۆزی عملێکی قورسە لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی وەکو بەستوو نییە تۆ لە بەڕادێکە تەڵەبی هێنانیش قورسە بەڵام بەستوو ئەوانە زۆر هەیە ینی یەت بەس بە ڕێژەیەکی کەمتریت بماسی ئەسەر خۆ دەزانی لە بازارە سعری دابەزیوە ئەو کاتانی کە قسەمان لێ کرد کە بوو بە بابەتی میدیایی سعریان بەرز بوو ئێستا سعریان زۆر دابەزیوە بەشێک لەوانەی لای خۆمانن بەشێکیش پێگەشتووە لە هەرێمی کوردستانە کە احتیمادی خاصەتەن لە سنووری تەقتاق ئەو حوزانی دەوروبەری سلێمانیش هەمانن لە زۆر شوێنی تر هەمانن و سنووری کەرکووک و داقوقوانش خۆتەزانی ئەوانش ئێمە بازارێکی باشین بۆ ئەوان ئەمەش بۆتە هۆی ئەوەی کە سعرێک ئێستا تقریبان سعر دابەزیوە هین ماسی هەرچەند خاوەن پرۆژەکانیش ئەم سعرشیان پێ باشیان لە من قسم لەگەڵ خاوەن پرۆژەی حوزی ماسییا کردووە باسم لە زەرەر کردووە کە ئایا چ زەرهینەکە تقریبان ئەڵێ باشین لە ئێستا هەتا ئەم لەحزەیە باشین ینی نەکەوتونێتە بابەتی زەرەر وەکو بابەتەکەی تر دەسەگانە خۆش بێ بەڕێز جەمال حسێنوالی کە بەڕێزیان بەڕێوەبەری سامانی ئاژەڵ لە سلێمانی سپاس بۆ ئامادەبوونە کاک جەمال زۆر سپاس بۆ کورساتی بەڕێز خێر بێ